پیاوە 7 ساڵەکەی سلێمانی چۆن لەلایەن کوڕەکەیەوە کوژرا. 30 ساڵ لە بەردەم چاخانەی شاب کەسبی کرد و کوڕەکەی بە 2 گولە کوشتی. شەوی ڕابردوو هاوڵاتیەکی تەمەن 7 ساڵ لە سلێمانی لە ناوماڵەکەی خۆیدا کوژرا. محەممەد عەبدولقادر کە ماوەی زیاتر لە 30 ساڵە لە بەردەم چاخانەی شاب لە سلێمانی کاسبی دەکرد و جگەرەی دەفرۆش شەوی ڕابردوو لە ناوماڵەکەی خۆیدا کوژرا و پۆلیسیش دەڵێت لەلایەن کوڕەکەیەوە کوژراوە. محەممەد عەبدولقادر کە پێشمەرگەی دێرین بوو، ساڵانێکی زۆر بوو بەهۆی پاکەت فرۆشتن و کارەکەیەوە ببووە کەسێکی ناسراوی ناو بازاڕی سلێمانی و ئەو هاوڵاتیانەی کە بە شەقامی کاوەدا گوزەریان دەکرد. بەپێی زانیاریەکان هۆکاری کێشەکە خێزانیە و کێشەکەش لەسەر بەشکردنی میراتی خانوویەک بووە کە پیاوە تەمەن 7 ساڵەکە تێیدا ژیاوە. کوڕێکی محەممەد عەبدولقادر کە لە دەرەوەی وڵات ژیاوە هاتۆتەوە و لەگەڵ باوکی بووە بە کێشەی لەسەر خانووەکە. شەوی ڕابردووش دوای ئەوەی دەچێتە سەر ماڵی باوکی لە گەڕەکی ئیبراهیم ئەحمەد 2 گولەی پێوە دەنێت و دەست بەجێ گیانی لەدەستدەدات. سەرچاوەیەک لە پۆلیس ڕایگەیان بکوژەکە کە کوڕی کوژراوەکەیە لە دەرەوەی وڵات هاتۆتەوە و ئێستا دەستگیر کراوە. محەممەدی تەمەن 7 ساڵ هاوسەرگیری دووەمی کردووە، ئەوەش دوای ئەوەی هاوسەری یەکەمی واتە دایکی بکوژەکە کۆچی دوایی کردووە.